إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. مسلمان بەڕێزەکان خوشکان برایان سەلامی خوای پەروەردگار لەسەر هەموو لایەکتان بێ. سەلام و هێمنی و ئاشتی و ئارامی لەسەر هەموو گەلی کوردستان بێ. بەڕێزانم، ئەو ڕووداوانەی کە لە ماوەی ئەم هەفتەیە ڕوویدا کە بەڕاستی دڵی هەمووانی سوتاند، ناڵێم ناخۆشی کرد بەڵکو سوتاندی، دڵی هەمووانی هەژاند، بێتاقەتی کردین، غەمباری کردین، کۆسی کەواندین. هەر یەکێک ئەگەر خۆشەویستترین کەسانی دنیامان لەدەست بدایێ ئاواتە خواز بووین کە لە دەستمان بدایێ، بەڵام ئەم ئەحداث و ڕووداوانەمان بە چاوی خۆمان نەبینایە، بە چاوی خۆمان نەمان بینایە کە ماڵی کورد جارێکی تر بسووتێنرێ، کە خەڵکی جارێکی تر دەربەدەر بکرێ، کە ماڵی کورد و ژنی کورد و مناڵی کورد و پیرێژنی کورد و پیرە پیاوی کورد دەربەدەر بکرێ بە پێی پەتی. زۆر کاری تێکردین، زۆر غەمباری کردین، دڵی هەموومانی سوتاند بەڕاستی. بۆیە من نازانم لەم شوێنەوە چی عەرزی ئێوە بکەم، لەو ڕۆژەوە تا ئەمڕۆ بیرەکەمەوە من چی بۆ ئێوە بڵێم، باسی چیتان بۆ بکەم، باسی کارەساتێکی جارێکی تری هەفتا و چوارتان بۆ بکەمەوە، باسی ئەو وەزع و زروفەتان بۆ بکەمەوە کە باو با پیرانمان باسییان نەکرد، باسی نەوەت و یەکێکی ترتان بۆ بکەمەوە. باسی چیتان بۆ بکەم، نازانم بڵێم چی. خۆشەویستانم، ئازیزەکانم، زۆر دڵمان زامارە، زۆر خەفەتبارین. خۆزگا و خۆزگا من چەند جار عەرزم کردن لەو ڕۆژەوە لە چەندین مناسەبەیە، وتم خۆزگایە کەسێک، هەر کەسێک لە ئێمە، من خۆم بۆ خۆم لە خۆمەوە ئەڵێم، مناڵێکی شیرین، ڕۆڵەیەکی شیرینمان لە دەست بدایە، بەس ئاوا جارێکی تر ئەم زروفەمان بە چاوی خۆمان نەبینایە، نەمان بینایە جارێکی تر ئاڵاکەمان ژێرپێ بخریایە، ژێرپێی کەسانێک کە کەس حەسابی بۆیان نەئەکرد. بەداخەوە ئێستا مناڵانی کورد
ڕاو بنرێن جارێکی تر لە کەرکووک و لە خانەقین و لە شوێنەکانی ترا بەداخەوە جارێکی تر برایانی دووس خوڕماتومان دەربەدەر بکرێن و ئاوا شار بەدەر بکرێن لە کاتێکا کە هیچیان لەگەڵ خۆیانە نەهاوردووە زیاد لە 50% ماڵەکانیان سووتێنراوە دوکانەکانیان سووتێنراوە هەتکی عەرز و ناموسی کچی کورد کراوە لە ڕاستیە ئەمە داخەکەی و خەفەتەکەی زۆر زۆرە لەسەر دڵی هەر یەکێک لە ئێمە ئەوەی کە من حەزەکەم عەرزتانی بکەم 4 قاعیدەی قورئانی حەزەکەم بگەڕێنەوە بۆ سەر قورئان بۆ سەر قورئان بزانم قورئان چیمان پێ ئەفەرمێ چی بکەین چۆن معاملە بکەین ئەبێ لە ئێسەوە دوا بەرنامەمان جیاواز بێ لەگەڵ پێشی ئەم وەزعە بەڕاستی پێداچوونەوەیەکی زۆر گرنگ ئەبێ بکەین لە ژیانمانە من لە خۆمەوە دەستی پێەکەم پاشان لە ئێوەی بەڕێزەوە پاشان لە هەموو گەلی کوردستانەوە ئەبێ جارێکی تر حەساباتی تر بۆ خۆمان بکەین من 4 قاعدەتان عەرز دەکەم 4 یاسای قورئانی ناڵێم ئاڵتوونی چون قورئان لە ئاڵتوون زۆر بەنرخترە 4 یاسای قورئانیتان عەرز دەکەم ئەیدەم بەگوێی بەڕێستانە و پاشان معناکەی واتاکەی زۆری بۆ خۆتان ئێڵمەوە یەکەم خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە سوورەتی بەقەرە لە ئاەتی 120 ئەفەرمێ ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم قل إن هدى الله هو الهدى ولئن اتبعت أهواءهم بعد الذي جاءك من العلم ما لك من الله من ولي ولا نصير قسەی کەسێک لە ئێمە نییە قسەی خوای پەروەردگاری خالقی ئەرز و ئاسمانەکانە و بەدیهێنەری ئەرز و ئاسمانەکانە و دروستکەری یەکەیەکە لە مرۆڤەکان خۆی ئەزانێ هەر مرۆڤێک چی لە ناخیایەتی خوای تعالی ئەفەرمێ و ئیتر هەر کەسێشتی تر بڵێ ڕاست ناکا چوو خوا ئەزانێ چی باشە و چی خراپە خوای تعالی ئەفەرمێ بەڕاستی هەرگیز ئەی محەممەد نە تۆ و نە ئوممەتەکەت هەرگیز نە جوولەکە لێتان ڕازی ئەبێ نە گاوریش لێتان ڕازی ئەبێ حەتا شوێنیان نەکەون لێتان ڕازی نابن حەتا شوێنیان نەکەون وە شوێنیانیش بکەون قوربەسەریە بڵێ هیدایەتی خوا و ڕێنمایی خوا و ڕێگای خوا ڕێگای ڕاستەقینەیە شوێنی هەوا و ئارەزووی جوولەکە و گاورەکان بکەوی دوای ئەوەی کە خوای تعالی علمی پێدای و قورئانی بۆ ناردیت و شارەزایی کردی لە دینی ئیسلام ئیتر ئەو کاتە نەخوا یارمەتی دەرتە و نەوەلیتە و نەنەسیرتە و نەسەرخەرتە و نەپشتیوانت و بە چاوی خۆمان بینیمان بە چاوی خۆمان بینیمان کە درۆیان کرد دەگەڵمانە ڕۆڵەکانی ئێمەیان لە بەرامبەر ئەم و ئەو دابەکوشت پاشان حەسابی چوکوڵێکیان بۆ نەکردین قیمەتیان بۆ دا نەناین هەر ئەوەنە بەکارمانیان هێنا پاشان وەکو کلنسێ چۆن ئینسان شتێکی پیسی لوتی خۆی پێ ئەسڕێ و پاشان فڕێدا ئاوا فڕەمانیاندا درۆیان لەگەڵا کردین براینە درۆیان لەگەڵا کردین براینە درۆیان لەگەڵا کردین براینە واللهی درۆیان لەگەڵا کردین خوا ڕاستی فەرموو مەسئولەکانمان ڕاستیان نەکرد دوو خوای تعالی لە سوورەتی حجوراتە لە ئاەتی 13 ئەفەرمێ يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم خواهي تعالى أفرمي أي خلقين بالرؤكات همو مروفايتي همو خلقي خواهي تعالى أفرمي خەڵکینە ئێمە ئێوەمان دروست کردووە و بەدیمیان هێناون لە نێرێک و لە مێیە کە ئادەم و حەوایە پاشان کردمان بەگەل و نەتەوە و عەشیرەت و بنەماڵە و بەو شێوە بەرفراوانە لەسەر زەویە ئەژێن تەنها و تەنها لەبەر خاتر ئەوەی کەوا یەکتری بناسن و ڕێز لە یەکتری بگرن و بەزەیتان بە یەکتریا بێتەوە باشترین کەسەکانتان ئەوانن کەوا زیاتر خۆپارێزن زیاتر فەرمانەکانی خوا جێبەجێ ئەکەن زیاتر لە خزمەتی خەڵکی خوان
تەماشای ئەم ئاەتەکە و تەماشای ناڵێم عەرەب لەبەر ئەوەی ئەم برا بە ڕێزانە هەنێکیان عەرەبن لە عێراقە تەماشای دەسڵات دارانی عەرەب بکە تەماشای زۆرێک لە عەرەب بکە ئێستا چەندێک ئەم قورئانە کە بە زمانی ئەوان دابەزی چەندێک وان من پرسیارتان لێکم چەندێک وان ئێمە مرۆڤ نیمان ئێمە بەشەر نیمان بۆ قەتەرەکەتان کە ئەوەنەی کەلارە دەوڵەتە بۆ بەحرێن دەوڵەتە بۆ هەموو ئیمارەیەکی بچووکتان دەوڵەتە بۆ 25 ئاڵاتان هەیە بۆ فەلەستین و غەزە ئەوەنەی ئێمە ناوێت دەوڵەتە و دیفاعی لێەکەن و قسەی بۆ ئەکەن بۆ کورد 40 ملیۆن نفوسە بۆی نەبێ هەرێمێکی بێتە مناڵەکانی بە ئیسراحەتیایە بژێن بۆی نەبێت بۆ تۆ دەوڵەتت هەبێ بۆ منی کورد دەوڵەتم نەبێ هەموو دەورە بەراکەمان گشتیان درۆیان کرد لەگەڵمانە درۆیان کرد ئەوانەی کە ئیدعای ئیسلامەتیانە کرد درۆیان کرد هەتا ماوەیە ترێمە پیان ناخەڵەتێنی براینە ئەوەی لە قورئان تێنەگەیشت بێ بسڵمانێتی ڕاستەقینەی نییە ئەوە قورئانە ئەفەرمێ فەرقی بەینی عەرەب و عەجەمی نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چووە سەر منبەر و فەرمووی مسلمانان لا فرق بين عربي ولا أعجمي إلا بالتقوى کوا ئەو عەرەبەی کە ئیدعای شوێن کەوتووی پێغەمبەرەکەن کوان لەکوێن ئیتر نابێ کورد بخەڵەتێ بەم قسە لوسانە هەموویان دەوڵەتیان هەیە هەموویان شانازی بە دەوڵەتی خۆیان وەکەن تورکیا لەگەڵ گردنی کەرکووکە طبعا مؤامەرەی دنیای لە ئێمە کرد لەگەڵ گردنی کەرکووکە ئەڵێ کەرکووک زۆرینەی تورکمانە و ئەبێ جارێکی تر دیموگرافی تورکیا کەرکووک بگۆڕێتەوە دیتانە براینە ئەمە ئەو کابرا بوو کە ئیدعای ئیسلامیە کرد ئەمە ئەوە بووە دیفاعی لە غەزە کرد والله درۆکە ئەمانە تورکچێتیەکەن ئەوانە فارسچێتیەکەن ئەوانە عەرەبچێتیەکەن ئەوانە ئیسلامی پاشان خوای تعالى لسورة أنفال لآية 46 أفرمي وأطيعوا الله ورسوله ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم واصبروا إن الله مع الصابرين خوای تعالى أفرمي مسلمانا گەڕایەڵی فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا بکەن دووبەرەکی و تەفریقە لە بەینی یەکتریا مەکەن ئەگینا فەشەل تێرن دووبەرەکی مەکەن ئەگینا فەشەل تێرن و بۆنتان نامێنێ و هێستان نامێنێ و ئەژنۆتان ئەشکێ و ماڵ و مناڵتان دەربەدەرەبێ ئەمە کێ ئەگرێتەوە ئەمە حزبە کوردیەکان ناگرێتەوە ئەمە ئەوانە ناگرێتەوە کە قوڕیان کردە سەر ئەم ملەتە هەها خوای تعالى چیان پێ ئەفەرمێ لەم بینبەرەوە دەیەها جار باسمان کردێ نەموت پێتان براینە وتم ئێمە نابێت تەفریقەکەی نابێ بیر لەوە بکەین و ئەم بێژە من ئایدی فلان حزبم و بێژە من ئایدی فلان حزبم نابێت حسابی یەکمان بۆ ئەکەن براینە دوژمنان بەزەیان نییە دوژمنان ناڵێن لە دووزی خوڕماتووە پرسیار لە خەڵکی دووزەکەم لەیرە دانیشتوون خەڵکێکیان پرسیارتان لێ ئەەکەم کاتێک دەربەدەریان کردن وتیان تۆ یەکێتی تۆ پارتی تۆ گۆڕانی تۆ ئیسلامی تۆ فلان و فیسانی وتیان یا هەر هەمووتانیان قەسف کرد هەموو ماڵەکانتانیان قەسف کرد دەربەدەرتانیان کرد مناڵەکانتان وە بێنە لە ماڵ دەرچوو دەبێ ئاو بەدەستانەوە نەبوو گشتانیان وا پێ نەکرد دەی ئاوانە برا بە ڕێزەکانم ئێمە خۆمانە خەڵەتێنین هی ئەوەیە بۆنمان نەما هی ئەوەیە قووەتمان نەما ئەگەر ئێمە یەک ڕیز بوایەن یەکێتیمان هەبوایە یەکگورتوێتیمان هەبوایە واللهی وامان بەسەرانە ئەهات ئەمە خوا ئەفەرمێ لە قورئان ئەمە قاعیدەی خوایە خوا ئەفەرمێ برا لە یعنی معنای ئاەتەکە برا لە پشت برا بێ مەگەر قەزا لای خوا بێ چەند خۆش بووە هەر هەمومان بەیەکۆ بمردایەن بەهاتایەن دەبابەکە بیدایە بەسەر گشتمانە بەڵام گشتمان بەیەکۆ بمردایەن واللهی نەیان ئەتوانی واللهی ئەو سیارانەی وا ڕای ئەکرد ئەو خەموو خەڵکە وا ڕای ئەکرد بەس سیارەکانمان لە بانجعدەکە لە بەردەمی دەبابەکانیانە بێسانیان نەتوانی بێن بەس ئێمە ڕاستمان نەکرد بەس ئێمە خیانەتمان لە یەکتری خیانەت لە یەکەکەین من ئەمەوێت تۆ بکەمە قوڕە تۆ من بکەیتە قوڕە ئەی خوای تەعالە سەرمان ناخە ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم ئەگەر دەرس وەرنەگرین ئەوەیشی ماوە لە دەستێدەین پاشان خوای تەعالە ئەفەرمێ قاعدة أخير وشوارم ولا تقف ما ليس لك به علم خوای تعالى لسورة إسراء
لآياتي 36 أفرمي ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. من آقاتان لزمانتان به، آقاتان لێ بێت چی ئەڵێن، ئاگاتان لێ ئەبێت چی ئەڵێن، چی قسەیەک ئەکەن، وریابن لەم لە حەزاتانە لەم سات و وەختانە ئاگاتان لە زمانی خۆتان بێ، ئاگاتان لە قسەکانتان بێ، چونکە هەمووی ئەنووسرێتەوە لە لای خوا. هەر قسەیەک کە ئەیکەی، هەر بینینێک کە ئەیبینی، هەر قسەیەک کە ئەیبیسی، هەمووی بەرپرسیارەتی لەسرە. ئاگاتان لە زمانی خۆتان بێ. خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نصیحەتی سەحابەیەکێ کرد لەسەر بڕێ مەسائیل، پاشان ئەو سەحابەیە فەرمووی ئەی پێغەمبەری خوا نصیحەتێکم بکرێ بۆ پێ بڵێ کە ئەمانە هەر هەمووی بگرێتە خۆی. پێغەمبەری خوا دوو پەنجەی خۆی زمانی گرد و فەرمووی ئەمە بگرە ئەمە. فەرمووی ئەی پێغەمبەری خوا بۆ لەسەر وتن و قسەکانیشمان محاسبە ئەکرێن. فەرمووی بەڵێ، فەرمووی بەڵێ ئەو خەڵکەی کە زۆربەی لەسەر سەر ئەخرێنە ئاگری جەهەنەمەوە هەمووی بەهۆی زمانیانەوە. ئاگامان لە خۆمان بێ، وریابین ئێمە کۆسمان کەوتووە، ئێمە تووشی ناڕەحەتیەکی زۆر ناخۆش هاتووین، ئێمە وەزعمان تێک چووە، خەڵک وەزعی زۆر تێک چووە، ئامان وریابن دڵ یەکتری مەشکێنن. من لێرەوە پێش ئەم وەزعیش وتم وریای زمانتان بن، گەنجەکان وریای قەڵەمەکان و پەنجەکانتان بن لە فەیسبووکەوانەش هەر زمانە، لە جەریدە و گۆڤاریش هەر زمانە. ئاگاتان لێبێ باخوا بەهۆی گوناحەکانمانەوە قوڕ نەکا بەسەرمانە، چونکە بەهۆی گوناحەکانی خۆمانەوە تیاچین. ئەمان ئێسەیش ئەڵێم دووبارێ ئەەکەمەوە با زیاتریمان لێ نەقەومێ. وریای زمانتان بن، وریای پەنجەکانتان بن، لەسەر یەکتری مەنووسن، قسە بە یەکتری مەکەن. ئەم ئەڵێ ئەمە گشتی هەر کەسێ زەلام وا هەیە دیندارە ئەهلی مزگەوتە، ئەڵێ هەر کەسێ بۆ ریفراندۆم و توێتی بەڵێ ئەوە بەشدارە لەم هەموو تاوانای کە ئیکات. وایە یعنی من ئەگەر بڵێم بەڵێ ئەمەوێ دەوڵەتم هەبێ، یعنی ئەمە وایە. تو ئەگەر بڵێ سیاسیەکان ئەمە شتێکیان ها لە ژێرسەرە ئەو مەوزوعێکی ترە، بەڵام منی کورد کە ئەگەر چی من خۆم وام نەوتووە بەڵام مەبەستم ئەگەر بڵێم بەڵێ ئەمە کەی معنای ئەوەیە، من ئەڵێم بەڵێ پێویستم بە ڕزگاری هەیە، بەڵێ نامەوێت کیمیا باران بکرێم، بەڵێ نامەوێت ئەنفال بکرێم، بەڵێ نامەوێت جارێکی تر خەڵکی کوردستان دەربەدەر بێ، بەڵێ ئەوانێ واوایان وتووە بۆ ئەوە وتویانە، ئەوە بۆ تاوان بارە لەمە و ئەوانەی پێ عەکسەکەشی ئەڵێ ئەوەی وتێتی نەخێر ئاوایە، ئەوەی کە ئەڵێ نەخێر سقەی بە بڕێک سیاسی ئەم وڵاتە نییە. ئیتر ئێمە بۆ قسە بکەین، بۆ لە یەکتری بخوێنین، کاکە گشتمان بال لەم وەزعە دوعای خێر بکەین، بڕۆینە هانای کەسەکانمانەوە کە لیان قەوماوە، بڕۆینە دەمیانەوە کە لیان قەوماوە، واز بێرن لە هاتووت و قسەی ئەو باسکەنەوە. زۆر کاتی خۆتان دوای بە دیاری ڕاگەیاندنەکانەوە مەکوژن، ئەو ڕاگەیاندنانە بەڕاستی زۆربەیان شەڕی نەفسی لەگەڵ یەکتریە ئەکەن. بۆ ئێمە بڕۆینە ئەو بینەوە ئێمەش بووین بەشدار بین لەوە. بۆیە ئاگامان لە زمانمان بێ، زمان مەسئلەیەکی زۆر خەتەرە. پرسیاریان لە پێغەمبەر کرد لە کاتی فیتنەیە وەکو ئێستا چی بکەی باشە؟ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەمسک عەلەیکە لیسانک. ئەم قسانە قسەی من نییە براینە، ئەمسک عەلەیکە لیسانک، زمانت بگرە. وليسعك بيتك وابكي على خطيئتك. زۆر کاتەکان ئینسان لە ماڵی خۆیان بمێنێتەوە، زۆر کاتەکان ئینسان تەدەخولی ئیشی خەڵکتر نەکا. زۆر جار زمانت بگرە و پاشان لە ماڵی خۆتا زۆربەی کاتەکان یعنی کاتی بەلاشت بەملاو بەولایە مەکوژە. معنای قسەکە وایە، معنای حەدیثەکە وایە، پاشان بۆ گوناحی خۆت بگری. ئێمە هەر یەکێ باسی گوناحەکانی خۆمان بکەین، تاوانەکانی خۆمان بکەین، باسی تاوانی خەڵکی تر نەکەین، زۆربەی کێشەکانمان حەل ئەبێ. ئیسا ئەگەر یەکێ بڵێ مامۆسا ئەی ئەوە نییە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم باشترین جیهاد ئەوەیە کە ئینسان قسەی حەق بەرامبەر بە زاڵمێ بکە؟ أفضل الجهاد كلمة حق عند سلطان جائر. هەندێک کەس لەوانەیە ئیسا لەگەڵ ئەم قسەی منە کە من ئەڵێم زمانت بگرە و لە ماڵا دانشە و پاشان بۆ گوناحەکانی خۆت بگری، لەوانەیە یەکێک بێ ئەوە بڵێ. من ئەڵێم کاکە حەدیثەکە زۆر وازحە، پێغەمبەر ئەفەرمێ قسەی حەق لە بەرامبەر زاڵم. من لێرە دانیشتم لە بەرامبەر برایەکی خۆم و ئامۆزایەکی خۆم و خزمەکەی خۆم قسە ئەکەم، خۆوە زاڵمەکە نییە. زاڵمەکە ئەوەتانی ئەگەر ئازای بڕۆ بۆ لای پێی بڵێ بۆ وات پێکردم، بڕۆ بەردەمی پێی بڵێ
بۆ وات پێکردین بۆ لەبەردەم خۆیە ئیتر لە ناو یەکا بە ئێمە لەگەڵ یەکا تەبابین لەگەڵ یەکا برابین خۆشەویستی و برایەتی بڵاوکەینەوە با بڕۆینە دەمی یەکتریەوە ئینشاءالله ئەم زروفە سەختە بەڵام ئەگوزرێ زەمانەیەک دێ کەس نازانێتیش خێر لە چیایە کەس نازانێ زۆر ناڕەحەتین زۆر غەمبارین بەڵام لەوانەیە خێرە گەورەی تیابێ ساڵی 91 هەموومان وامان نەزانی هەموو شتێتەوە بوو بەڵام بوو بە خێرە بۆ ملەتەکەمان ئینشاءالله ئەبێتە مایەی خێر داواکارم خوای گەورە هیدایەتمان بدا خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە بەزەی بە حاڵمان ئابێتەوە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحم بە ئاوارەکانمان بکەی یا ڕەبی خوایە سەبوریان پێ بدەی یا ڕەبی خوایە ئەوەی کەوا کوڕی شەهید بووە یا ڕەبی خوایە بە پلەی شەهادەتی لە بەهەشتا پێ ببەخشی یا ڕەبی خوایە ئەوەی زاماری هەیە زامارەکانی زوو شیفا بدەی یا ڕەبی خوایە ئەوەی گیراوی هەیە گیراوەکانی دەرباز بکەی یا ڕەبی ئەوەی کە سوکاری سجنە خوایە ڕەحمی پێ بکەیت و بەزەیت پێ بێتەوە یا ڕەبی خوایە ئەوەی نەدارە خوایە ڕەحمی پێ بکەی یا ڕەبی ئەوەی هاوە دەمی خەڵکەوە خوایە ڕەحمی پێ بکەی یا ڕەبی ئەوەی ئەچێتە دەمی ئاوارەکانەوە بەزەی پیانە بێتەوە یا ڕەبی خوایە بچتە دەمیەوە بچێتە دەمی ماڵ و مناڵێەوە دەربەدەری نەکەی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە تەبایی و برایەتی بخێتە نێوان هەموو چین و تایفەکانی گەلەکەمانەوە یا ڕەبی خوایە ئیتر لەمە خراپترمان بەسەرانەیە داوات لێ ئەەکەین خوایە هەر کەسێ هەر دوژمنە تەماحی وڵاتی ئێمە هەیە سەر شۆڕی کەی یا ڕەبی خوایە زەلیلی بکەی یا ڕەبی خوایە وای پێ بکەی بە دەردی خۆیەوە ئەوەنە مەشغوڵی کە ئێمەی لەبیر ببەیتەوە ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون خوشي سكان مسلمان بريزكان خوتنا قدار لم وضعوا أو خلقيك الروي كردوة إيما إسته ئەو خەڵکەی کە وەکو عەرزم کردن دەر بە دەرکران شار بە دەرکران ماڵیان سووتێنرا سامانیان داگیر کرا عەزیەت دران هەیانە شەهیدی داوە هەیانە برینداری هەیە هەیانە گیراوی هەیە براینە ماڵتانیان بۆ بکەنەوە براینە دڵتانیان بۆ بکەنەوە براینە با هەمومان بەدەمیانەوە بچین نێلین هەست بە غەریبی بکەن خۆشەویستەکانم لە زەمانی پێغەمبەرا کاتێ پێغەمبەر و ئەسحابەکانی دەربە دەرکران ئازار دران کۆچیان کرد ڕۆیشتن بۆ مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کاتە پێوترا یەثریب کە پێغەمبەر و سەحابەکانی کۆچیان کرد ئەو جا ناونرا مەدینە ئەو خەڵکە کە لە مەدینە بوون ئەوانەی کۆچیان کرد ناونران کۆچبەران ئەوانەی مەدینە و یەثریب ناونران ئەنساری و پشتیوانەکان ماڵیانیان بۆ کردنەوە دەرگای ماڵەکانیان بۆ کردنەوە بوون بە پشتیوانێکی ڕاستەقینەی ئەوان یارمەتیانیاندا نەیانیشت هەست بە غەریبی بکەن تەنانەت ئەوەندە بەدەمیانەوە چوون دوای ڕزگارکردن و ئازادکردنی مەککە ئەوانە نەئەگەڕیانەوە بۆ شوێنەکانی خۆیان نەئەگەڕیانەوە لە مەدینە ماونەوە زۆربەیان لە مەدینە وەفاتیان کرد جابراینە هەموو ڕۆژێ لێ قەومان نییە هەموو کاتێ لێ قەومان نییە و هەموو کاتێکیش خاوەن ماڵ و سامان نیمان ئێستا ئەوانە تیایانە هەیە زۆر دەوڵەمەنە چەندین کەسی داڵدەداوە چەند یارمەتی دەیەها کەسی ناردووە خەڵکی دووزی بەغیرەت خەڵکی خانەقینی بەغیرەت خەڵکی جەلەولای بەغیرەت ئەمانە زۆر بەغیرەتن قەومیالێکن نییە لە خەڵکی گەرمیان بەغیرەتتر ئەم خەڵکە بەدەمی هەموو کوردستانەوە ئەچوون بەدەمی کۆبانیوە چوون بەدەمی هەموو ئاوارەکانی شوێنەکانی ترەوە چوون ئەم خەڵکە بەغیرەتە ئەم خەڵکە دەوڵەمەنە ئەم خەڵکە بەرچاو تێرە ئێستا لیان قەوماوە ئێستا لە ماڵەکانیان دەرچوون ئەسڵەن تیانە هەبووە نەیتوانێت جنسیەکەی هەڵگرێ تیانە هەبووە نەیتوانێت ئاڵتوونەکەی هەڵگرێت تیانە هەبووە ئیتر بێجگە لە دوکان و سامان و ئەوانە جا لیان قەوماوە ڕجاءەن براینە با ئێمەش بەدەمیانەوە بچین هەر مدەتێکە و خوای گەورە ئەم وەزعیش لا ئەدا ئەو سەروەت و سامانەش کە ئێمە هەمانە لەوانەیە بۆ لە حەزاتێک خوای گەورە ئیمتحانمانی پێ بکات دوای لێمانی بسێنێتەوە جا چەند گرنگە ئێمە بەدەمی ئەوانەوە بچین کە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تیانە هەبوو واللهی ئەی پێغەمبەری خوا یەکێکم بۆ بنێرە ماڵەکەی ڕێک لەگەڵا ئەکەمە دوکتۆ ماڵەکەی لەگەڵا ئەکەمە دوکتۆ پارەکەمی لەگەڵا ئەکەمە دوکتۆ ئێمە ئەبێ ئاوا هیمەتمان هەبێ من ناڵێم ئاوا بەڵام هیچ نەبێ دەرگای ماڵەکانمانیان بۆ بکەینەوە ئەگەر هاتن
ئەو بیان خەینە سەرمان ئەگەر ئین پێویستیان پێبوو یارمەتیان بدەین قەرزیان بدەینێ بەدەمیانەوە بچین کاریان بۆ ئاسان بکەین ئینشاء الله ئەوانیش زۆر احتیاجمان نابن بە سەربەرزی و بە سەرکەوتووی ئەڕۆنە شوێنی خۆیان ئینشاء الله تعالى